بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی ئەو خوای کانگای سۆز و میهر و بەزەیە. بەڕێزان خۆشەویستان، ئەمڕۆ باسی چۆنیەتی بەکارهێنانی سیستەمی گۆڕینی ئاخاوتن بۆ نووسین ئەکەین. سەرەتا بەرنامەی گۆگڵ کڕۆم یاخود فایرفۆکس یاخود ئۆپێرا هەر براوسەرێک کە لە کۆمپیوتەرەکەت هەیە یاخود لە مۆبایلەکەت هەیە دەیکەینەوە. ئێمە گۆگڵ کڕۆممان هەیە، لە ڕێگای گۆگڵ کڕۆمەوە ئەیکەینەوە، یاخود بۆ نمونە ببورن من لەسەر ئەم ئیمێڵە ئەیکەمەوە، دواتر ئەو لینکەی کە کۆپیم کردووە پێست یەکەم کە پێستم کرد سەرەتا ڕێگادەی مایکەکە کار بکات. ئێمەش لێرە ئەڵۆ یاخود بە عەرەبی سەماح یەکەین. دوای ئەوە کە سەماحمان کرد ئەم شاشەی کەمێک گەوراکەین بۆ ئەوەی کە لێرانە کلیکمان لەسەر ئەم مایکە کرد کار بکەن. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەناوی ئەو خوای کانگای سۆز و میهر و بەزەیە. سیستەمی گۆڕینی ئاخاوتن بۆ نووسین سیستەمێکە کە ڕاستەوخۆ قسەکانمان ئەکات بەنووسین. ئەمڕۆ 28/12/2022 ڕۆژی چوارشەممە، بەروار مانگی 12 بوو، وە کات سەعات 7 ئێوارە. ئەبینین ئەم سیستەمە زۆر بەباشی کارەکە. ئەگەر بڵێین ژمارە 1 ژمارە 2 ژمارە 3 1999 75,000 نرخی دۆلار و دینار بەرامبەر بە تومەن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. نرخی دۆلار بەرامبەر بە تومەن زۆر زیادی کردووە، بە ڕێژەیەکی وا کە تومەن زۆر بێ بایەخ بووە. ئەگەرچی زۆر شارەزایی بواری دراو نیم، بەڵام ویستم ئەم سیستەمە تاقی بکەمەوە بزانم ئایا تا چەند قسەکانم ئەکات بەنووسین. بە هیوای سوود لەم ڤیدیۆیە دەینە کۆتایی تا ڤیدیۆیەکی تر بەخواتان سپێرم.